دیدەی بە خوماری تۆ تورکانە باد ماستی دەکەم بۆیە مایلی وا بەچێشاو فیتنە و خوێن ڕشتنە دەنگ خۆش دەنگێتە گەلە خۆشە وەختەم جارێکێ شیرەتێکی لێکی بکەن ئەو بقەنجیاوی ئەکیت وەکو جارەکەم بێژنە بەرەمەندێکەژی دەنگێتە کرسترانی ناوێت ئەو قەنجەیەکە مەزن ئەم لێتکن یعنی دێ بووی گەلێک باشترە بەس دەنگێ خۆش مرۆڤ نەشت بێژت نەخۆشە چی دەنگێتە نوکە حەوجەناکە دوسترانێک دی بێژی چیکە دەنگێتە گەلە خۆشە و من خۆ ئەسقەبیلت کەم منیش بەڵێ وەرە بزانم بۆ وەرنەگیرای وەرە بزانم وەرنەگیرا من سناپێکیشم کرد لەگەڵ دەنگێەوە نانە سناوکەت بە زیانە چ سوپاس باش وەرگیرای بزانە وەرگیراوە لێمانە شارێتە